لەوانەیە کاتێک ژمارەی 45,000 کەس ببیستین یەکەم شت کە بێتە نێو زەینمان دانیشتوانی شارۆچکەیەک بن. بەڵام ئەم ژمارەی قوتابیانی گەورەترین قوتابخانەی وڵاتی هیندستانە. قوتابخانەی مێنسووری لە ناوچەی لەکنونا لە وڵاتی هیندستانە. جگەل لەو ژمارە زۆری خوێندکاری کە هەیەی، قوتابخانەکە خاوەنی 1000 پۆلی خوێندن و سەدان هۆڵی دیکەیە بۆ پێشانگا و سیمینار و هۆڵی شانۆ و میوزیک و مەزبەح و یاریگا و تاقیگەی پێشکەوتوو بە هەموو جۆرەکانیەوە. بە یەکێک لە قوتابخانە پێشکەوتوو ئازبەرزەکانی هیندستان و جیهان دادەنرێت. ئەم قوتابخانەیە زیاتر لە 2500 مامۆستا و ڕاهێنانکاری هەیە. وانەکان بە بەرزترین ئاست و بە سوودوەرگرتن لە تەکنەلۆژیا و تەکنیکەکانی پەروەردە و فێرکردنی هاوچەرخ دەوترێتەوە و هەموو شێوازێکی ئاسوودەی بۆ فێرخوازان دابین کردووە بۆ ئەوەی چێژ لە کاتەکانیان ببن. قوتابخانەی مێنسووری جگە لەوەی چووەتە نێو کتێبی گینس بۆ ژمارە پێوانەیەکان، توانیوێتی خەڵاتی جیهانی نۆبڵیش بەدەست بێنێت. چیرۆکی دروستبوونی قوتابخانەکەش یەکێکە لە نهێنیەکانی کەسانی سەرکەوتوو. لە سەرەتادا ئەم قوتابخانەیە لەلایەن پیاوێک بە ناوی گەندیش گاندی و بەهارتی هاوسەریەوە لە ساڵی 1959 دروست کرا کە بە تەنیا 5 قوتابی هەبوو. گەندیش و هاوسەرەکەی بە هەوڵ و کۆششی خۆیان بەم شێوەیە پەرەیان پێدا و خۆی و خێزانەکەی ئەرکی بەڕێوەبردننی قوتابخانەکان لە ئەستۆ گرتووە و هەرچەند لە ئێستادا تەمەنیان هەڵکشاوە، بەڵام لەلایەن بریکارە لاوەکانەوە قوتابخانە مەزنەکە سەرپەرشتی دەکرێت و بیزلقی دیکەی لە ناوچەکانی هیندستاندا کردووەتەوە. جەگدیش گاندی کە لە ئێستادا تەمەنی 75 ساڵە سەرۆکی گشتی قوتابخانەکەی و لە ڕێی چەند بەڕێوەبەرێکەوە قوتابخانەکە ئیدارە دەدات و لەبارەی نهێنی سەرکەوتنی گەورەترین قوتابخانەی جیهانەوە دەڵێت هۆکاری سەرەکی سەرکەوتنی قوتابخانەکە دابینکردنی باشترین هۆکار و ڕێوشوێن و پرۆگرام و شێوازەکانێتی کەوای لە دایکان و باوکان کردووە بەو پەڕی ئاسوودەیی و ئەرخەیانیەوە منداڵەکانیان بنێرنە قوتابخانەکەمان. هەروەها پێشکەشکردنی چەندین سیمینار و وانەی ئاشتی جیهانیە کە پێشکەشی قوتابیان دەکرێت و بەمەش سەرنجی ڕێکخراوە ئاشتی پارێزەکانی جیهانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. قوتابخانەکە سیستمەکەی بەو چەشنەیە منداڵ لە تەمەنی باخچەی منداڵانەوە وەردەگیرێت و تا ئەو کاتی دەگاتە پۆلی 12 و دەچێتە زانکۆ و لە بەشێک و کۆلێژێکدا وەردەگیرێت. بەم پێیە منداڵ لە تەمەنی 3 ساڵیەوە وەردەگیرێت و تا تەمەنی سەرەتای 18 ساڵی لەوێدا درێژە بە خوێندن دەدات. قوتابخانەکان وێ ڕای جیاوازی لە سیستمی وڵاتەکاندا تا ڕادەیەکی زۆر لە یەکۆ نزیکن. تەنیا خزمەتگوزاری و کوالەتی خوێندن و گرنگی حکومەت جیاوازیەکان تۆختر دەکاتەوە. بەڵام بەگشتی بەوە دەناسرێن ژمارەی قوتابیان کەمە. ئەوەی کە قوتابخانەی مێنسووری لە هەموو قوتابخانەکانی هیندستان کە بەگشتی دواکەوتون و لە سەرئاستی جیهاندا بە ژمارە جیا دەکاتەوە کە ئەو ژمارە گەورەیە کاریگەری لەسەر کوالەتی خوێندن نەبوو و بگرە بووەتە هاندەرێکی باشیش بۆ قوتابخانەکە و دەستەی کارگێڕی و بەنیازی شنژماری قوتابیان بۆ 56,000 قوتابی لە ساڵانی داهاتوودا بەرز بکەنەوە.